بێبازاڕی و نەبوونی بازار لەلایەن فرۆشیارەکان هەمووی گەڕێتەوە بۆ نەهاتنی موچە. خۆتان دەزانن لە 2023 سێ مانگی کۆتایی ساڵ سێ موچە نەدرا، لە 2024 مانگی 12 موچە نەدرا. ئێستا ئەوڕۆ کە شەشی مانگی سەیە لە پێنجی مانگی دوو موچەی مانگی 11 وەرگیرەیە. ئەگەر موچە نەبی ئەو خەڵکە پشتی بە دەرەجەیەک بە موچە بەستیە. ڕێژەی فەرمانبەر و پێشمەرگەی خانەنشین و فەرمانبەری حکومی بەڕاستی هەموویان موچەخۆری حکوومەتن، بێ موچەی وا کە دێ بازاڕیش سز ببی و بێ بازاڕی ڕووی لە هەموو شتێکی کردی. نەبوونی ئەو حاشە ئەو ڕاتبە هات و نایە و دێ و نایە بازارەکە زۆر زەعیفە. ئێستا من بۆ نمونە دوکانی مۆبایلم هەیە، کارتی مۆبایلم هەیە، یعنی کابرا دێ داوای کارتێکە کە پارەی پێ نییە، کارتی مۆبایلی بەقەر دەبا، داوای مۆبایل بەقەر دەبا، بەڵام ئەیدەیە دەستە بەستێ نایدەیە لێت عەزەبی، یعنی خەڵکی خەلیفانش هەمووی حەشار هەمووی خەڵکی خۆی و خەڵکی یعنی هەم خەڵک یەک منتیقەیە نازانین، یعنی بازارەکە زۆر زەعیفە. یعنی بێوەزیە، یعنی دەوەرە ئێستا ئەو مشتێ بینی پارە نییە. ئەگە پارە بی ئەمش ئەزولێ نییە، بەس چیا پارە نییە، یعنی کارەبا نییە، نەفت نییە، حالەم هەموو فەقیرە. ئێستا وەرە کابرایان دبکە نەفت لە ماری نییە، پارەی نییە، یعنی بێتە ئەو بازاڕی لە خۆ شتە چ بکڕی. دوکاندار هەیە ئێستاکە ئەتوو لۆن مناسی با 200,000 عەشیاوەی دەری سەری مانجێ ئەمن پارەکەتە دەمێ کە سەرە مانگ دادێ معاش نایە، ئەرەی مانگەشکە دەمێ ئەو مانگەی معاش نایە دەبی خۆ لە کابرای بشێریوە. لۆن منە کابرا بێسی قابی تووشی درۆبی لەبەرەوەیە تو کارەی معاشیە دەم سەری مانجەم 200,000 دەم کە معاش لۆنە هاتی نەبی چەکەی دەبی خۆ بشێریوە لە کابرای. کابرا هەیە ئێستا کرێچیە، کابرا هەیە معاش چاوەڕێ ئەو معاشەیەەکە، معاش بەخۆ بینی کووە وەزعەکە کووە نییە، یعنی وەک پێویست نییە کاکە، ئەو خەرکە پێداویستی زۆرە دەگەی، یعنی تو هێوارە بچی و مارێ خۆت نییە زۆر نەقستانی تێهانا، ناو مار و منداری خۆت پێت خۆشە سەر سفرەی بەدرێت و بی، ینی لە هەموو تامەشی زۆر شتێ ڕان کابرا هەیە لەو بازارەی زۆر ئارەزووی زۆر شتێک هاتن وەچی برێن کاکە مریشک بوویتە وەچی بنیشتەچی زەماناوی نییە پۆخ بووە دەگەیشتی، عەزی لە گۆشتی حەیوان نییە پێی ناکڕێ دەگەیشتی، چیلۆی گۆشتی ڕان هەڕوو هیچ چێرێ لە 12 سێزەی کەمتر نییە.